لەگەڵ ئەوەی کەناڵی ئاسمانی پەیام تایبەتمەندی خۆی وەرگرتووە کە کەناڵێکی سیاسی و هەواڵیە. لەو نێوەندەشدا پەیام لایەنی بەهاناوەچوون و کاری بەخشین و کاری مرۆیی فەرامۆش نەکردووە. هەر ئەمەش وای کردووە کە پەیام جێگای لە ناودڵی سەرجەم چین و توێژە جیاوازەکاندا بکاتەوە. پەیام لە 10 ساڵی ڕابردوو ئەگەر چاوێک بەو مێژووە پرشنگدارەی پەیامدا بخشێنەوە بینی کە دەستێکی کراوە بۆ هەژاران و هەروە چاوێکی بینەر بووە بە جیهان کە دەنجی مەزلوم و لێ قەوماوان و ئاوارەکانی بە جیهان گەیاندووە و ئەگەر لە ڕوە سیاسەکەی سەیر بکەی دەبینی پەیام خەڵک بەگشتی و هەروە سیاسەکان بەگشتی سەیری هەواڵە سیاسەکان یەکەن چونکە ناوەڕۆکەکەی ناوڕۆکی بەهێزە و هەروە خەڵک ئینتیما و هەروەها خۆشەویستێکی بۆ ئەو هەواڵانە هەیە چونکە دەزانێت لە دەنگێکی ڕەسەن و ڕازگۆ دێتە دی. ساڵیادی پەیام پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستان. بەڕاستی پەیام بەرنامەکانی زۆر جوانن، زۆر باش، ناتوانین لە چێوە دەست پێ بکەین، بەڵام بەرنامە هەرە جوان و باشەکانی بەرنامەی بەخشین کە بەڕاستی جێگا و ئومێدی فەقیر و هەژاران و نەخۆش و لێ قەوماوان بووە. بەگشتی بەبێ جیاوازی هاوکاری هەموو کەسێکی کردووە. هیوادارم بەردەوام بیت و داواکارم لە خوای گەورە ئەو برایانە مۆفەق و سەلامەت و سەرکەوت و سەفراز بکە ئینشاڵڵا بەردەوام من لەسەر کارەکانی. لە پرۆژێکی نوێی بەرنامەی بەخشین بە ئێوەی ئازیز و خۆش. لە ماوەی ڕابردوودا پەیام وێڕای بوونی بەرنامەی بەخشین کە ڕۆڵێکی بەرچاوی جێڕاوە لە هاوکاریکردنی کەسانی هەژار و کەم دەرامەت لەدەیان کەمپین و کۆکردنەوەی هاوکاری بۆ ئاوارەکان و زیان لێکەوتوان و هەروەها بۆ بەشێک لە توشبووان بە نەخۆشیەکان و بەشێکی زۆری چین و توێژەکانی تر دەستی باڵای هەبووە و هاوڵاتیانیش داوا دەکەن پەیام بەردەوامی بدات بەو کارانەی. کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەم کەناڵی ئاسمانی ئیسلامی کوردی توانی لە ماوەیەکی کەمدا بەرە بەکارەکانی بداتوە بینەرێکی زۆر بە دەوری خۆیدا کۆبکاتەوە و توانی ببێتە پردێشی پەیوەندی متمانە پێکراوی نێوان چینی هەژاران و خواپێداواندا لەم ماوە کەمەی تەمەنیدا توانی خزمەتێکی زۆر بە هەژاران و لێ قەوماوان و خاوەن پێداویستی تایبەتەکان توانی بیان کاتە خاوەنکار دەستخۆشیان لێکەین و لەم ماوە کەمەدا توانی چەندین نەخۆش بەسەر بکاتەوە هاوکاریان بکرێ. هیوادارین لەسەر ئەم کارە چاکەی خۆیان بەردەوام بن. دیارە کەناڵی ئاسمانی پەیام لە سەرتاوە تا ئێستاشی لەگەڵدا بێ، هیوادارین بەردەوامیش بێ و دەست پێشخەر بووە لە هاوکاریکردنی هەژار و نەدار و ئەو خەڵکانی بەتایبەت کە ڕویان کردووە لە هەرێمی کوردستان بەتایبەت ئاوارەکان و کەمپینی کردووە بۆ گەیاندنی ئەو هاوکاری خێرمەند و خێرخوازان بۆی ئەو خەڵکانە لیان قەوماوە ببێتە ماڵێک بۆیان بۆی هەست بە نەقس و بەکەم و کوڕی نەکەن. کەناڵی ئاسمانی پەیام وەک یەکەم کەناڵی ئاسمانی کوردی ئیسلامی لەگەڵ دەست بە پەخشکردنی هیوا و ئاواتی ئەو کەسانەی هێنایەدی کە چاوەڕوان بوون لە کوردستانیشدا کەناڵێکی ئیسلامی کوردی هەبێت. هەر ئەمە شوای کردووە پەیام لە زۆربەی کارەکانیدا بە پاڵپشتی جەماوەری موسڵمانی کوردستان سەرکەوتوو بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.